بزوتنەوەی گۆڕان کە بەرهەمی جابوونەوەی ساڵی 2006 نەوشیروان مستەفا و چەند سەرکردەیەکی دیاری دیکە بوو لە یەکێتی لە ساڵی 2009دا بەم ئامانجانەوە هاتە ناو گۆڕەپانی سیاسی هەرێمی کوردستانەوە. لێرەدا تیشک دەخێنە سەر ئامانجەکانی بزوتنەوەی گۆڕان و بابزانین چەندە لە ئامانجەکانی لە ماوەی 7 ساڵی ڕابردوودا بەدی هاتوون. لە سەرەتادا باز لە ئامانجە ئابوووریەکانی بزوتنەوەی گۆڕان دەکەین. یەکێک لە ئامانجە ئابوووریەکان بریتیە لە دژایەتیکردن و بنەبڕکردنی گەندەڵی. تا ئێستاشی لەگەڵدا بێت هەرێمی کوردستان بەدەست گەندەڵیەوە دەناڵێنێت. هیچ بەرپرس و کۆمپانیایەک لەسەر گەندەڵی سزا نەدراون. ئامانجێکی دیکەی ئابووری بریتیە لە شەفافێتی دارایی و شەفافێت لە داهاتی سامانە سروشتیەکاندا. تا ئێستاش زۆرترین ڕەخنە لەسەر شەفافێتی دارایی و بەتایبەتیش شەفافێت لە داهاتی نەوت و سامانە سروشتیەکاندا هەیە. ئامانجێکی دیکی ئابووری بزوتنەوەی گۆڕان بریتی بوو لە دانانی سندوقی نەوەکان و پاشەکەوتکردنی لە سەدا 50 داهاتی سامانە سروشتیەکان لەو سندوقەدا بۆ نەوەکانی داهاتوو یان بەکارهێنانی لە کاتی قەیرانی دارایی و گەمارۆدا. نەک تەنها سندوقەکە دانەنداوە و داهاتی سامانە سروشتیەکان بۆ نەوەکانی داهاتوو کاتی قەیران پاشەکەوت نەکراوە، بەڵکو لە جیاتیەوە لە دوای سەرهەڵدانی قەیرانی دارایی حکومەت دەستی کردووە بە پاشەکەوتکردنی موچەی هاوڵاتیان. ئامانجێکی دیکی ئابووری بزوتنەوەی گۆڕان بریتی بوو لە بوژانەوەی ژێرخانی ئابووری و ئەنجامدانی پرۆژەی استراتیژی. بۆ ئەمەشیان نەک تەنها هەرێمی کوردستان ژێرخانی ئابووری پتەوی نییە، بەڵکو بەبڕینی بەشە بودجێ هەرێم لەلایەن بەغداوە قەیرانێکی دارایی گەورە ڕووی لە هەرێم کردو. لەو ماوەیەشدا زۆربەی پرۆژە ئابووریەکان وەسێنرا. یەکێک لە ئامانجابووریەکانی دیکەی بزوتنەوەی گۆڕان بریتی بوو لە بەهێزکردنی کەرتی کشتوکاڵی هەرێم. تا ئێستاش بەشێکی بەرچاوی بەرهەمە کشتوکاڵیەکان لە دەرەوە هاوردە دەکرێن. لەم راپۆرتەدا باز لە ئامانجە سیاسیەکانی بزوتنەوەی گۆڕان دەکەین. یەکێک لە ئامانجە سیاسیەکانی بزوتنەوەی گۆڕان بریتی بوو لە نێشتنی دەزوەردانی حزب لە حکوومەتدا. وەک زۆربەی چاودێران پێیان وایە هێشتا دەزوەردانی حزب لە حکوومەتدا وەک خۆی ماوە. ئامانجێکی سیاسی دیکەی بزوتنەوەی گۆڕان بریتی بوو لە کاراکردنی پەرلەمان و حکوومەت. وەک پێشتر باسمان کرد پەرلەمان پەچی کەوتووە، حکوومەتی زیاتر لە هەر کاتێکی دیکە ناکارایە. ئامانجێکی دیکەی سیاسی بزوتنەوەی گۆڕان بە نیشتیمانیکردنی دام و دەستگا ئەمنی و سەربازیەکانە. هەروەها نێشتنی هێزە سەربازیەکان لە ژێر دەسەڵاتی حزبدا. لە چەند ساڵی ڕابردوودا 14 لیوای پێشمەرگە یەک خراونەتەوە. جالەوە پارتی وێچێتی هێشتا خاوەنی هێزی پێشمەرگە و دەستگای ئەمنی تایبەت بەخۆیانن. ئامانجێکی دیکە بریتیە لە چەسپاندنی سیستەمی پەرلەمانی. هەر بەهۆی پێداگری لەسەر ئەم خاڵە بوو کە ماوەی ساڵێکە قەیرانی سیاسی لە هەرێمدا سەری هەڵداوە و تا ئێستەش نەتوانراوە دۆخەکە ئاسایی بکرێتەوە. هەر لەم راپۆرتەدا باز لە ئامانجەکانی بزوتنەوەی گۆڕان دەکەین لەسەر ئاستی عێراقدا. یەکێک لە ئامانجەکانی بزوتنەوەی گۆڕان لەسەر ئاستی عێراق بریتیە لە بەدامەزراوەییکردنی پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا. لە ئێستادا زۆرترین پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا لە ڕێگەی لایەنە سیاسیەکانەوەیە. ئامانجێکی دیکە بریتیە لە بەمەرجعکردنی پەرلەمانی کوردستان. باشە؟ ئەمە بۆچی؟ ئەمە بۆ ئەوەی کە پەرلەمانی کوردستان بکرێتە مەرجع بە جۆرێک کە دەبێت نوێنەرانی کورد لە بەغدا پابندی ئەو بڕیارانە بن کە پەرلەمانی کوردستان پەسەندی دەکات. لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا لە هیچ حاڵەتێکدا نەبیندا پەرلەمانی کوردستان بکرێتە مەرجع لە ناکۆچیەکانی نێوان هەولێر و بەغدادا. ئامانجێکی دیکە بریتیە لە دیاریکردنی سنووری جوگرافی هەرێمی کوردستان. هەروەها گەڕانەوەی ناوچە کێشە لەسەرەکان. هەرچەندە لە دوای هێرشی داشەوە پێشمەرگە توانیوێتی زۆربەی ناوچە کێشە لەسەرەکان کۆنتڕۆڵ بکاتەوە، بەڵام تا ئێستاش بە فەرمی ئەو ناوچانە نەگەڕاوەتەوە سەر هەرێم. گۆڕان بۆ بەدیهێنانی ئەم ئامانجانە لە ناو هەناوی یەکێتیدا سەری هەڵدا و لێی جیابەوە، بەڵام لە ئەم ساڵدا هەر لە پێناو بەدیهێنانی ئەم ئامانجانە ڕێکەوتنی سیاسی لەگەڵ یەکێتیدا ئیمزا کردووە. لێرەدا و پرسیارە دێتە ئاراوە، ئایا باشتر نەبوو سەرکردەکانی گۆڕان هەر لە سەرەتاوە هەوڵیان بدایە پێشتر چاکسازی لە ناو یەکێتیدا ئەنجام بنەن و دواتر لە ڕێگەی یەکێتیەوە چاکسازیەکان بگۆڕنەوە بۆ ناو دامەزراوەکانی حکوومەت؟